بەدرخان ئەو گەنجەی شاری سلێمانیە کە تاکوی ئێستا بە پاسپۆرتە عێراقیەکەیەوە 7 وڵاتی جیهان گەڕاوە و ئەوێت بیگەێنێت بە 100 وڵات. دوای تەخەڕوجم لە زانکۆ چیم کرد خۆم هیلاک کرد بۆ مای 2 ساڵ شەو ڕۆژی ئیشمە کرد 3 ئیشم هەبوو لەو کاتەیە ئیتر شتێکی کەمم کۆ کردەوە وتم با دەست پێ بکەم بە گەشتێک ئیترەوە بوو گەشتێک دەستی پێ کرد دوای بوو بە دوان سیان کەچی کاتێک کە زانم هات بەدەستەوە بە 4 و 10 و 20 و 50 و 7 تا ئەم دەقەی قسە لەگەڵ بەڕێستاکەم. گەشتەکانی ئەم گەڕیدە گەنجە پڕن لە سەرکێشی و ململانێ یەکێک لەو 7 وڵاتی سەردانی کردووە کۆریای باکوورە. لە هەمووی خۆشتر ڤیزەی کۆریای باکوور یەکێکە لە ئاسانترین ڤیزەکانی جیهان بەڵام چوونە ژوورەوە ئاسانە دەرچوون لێی قورسە 24 سعات لە ڕۆژێکە 2 ڕێبەرە لەگەڵە تەنیا بۆ کاتی خەوەکە بەجێت هێڵن خەوەکەش لەکوێ لە ئوتێلێکی تایبەتە کە لە ناوڕاستی دوورگەیەکە و بۆت نییە لە هیچ قاتێکی ترا بۆستیت بێجگە لەو قاتەی خۆت کە ژوورەکەی خۆتیتە. بەدرخان پێی وایە کە خەڵکی کوریا زۆر بە خراپ باز ئەکرێن لە میدیاکانەوە بەڵام ئەوە دوورە لە ڕاستیەوە ئەوان خەڵکانێکی ئاسایین و حەزیان بە وەرزش و هونەرە. بەدرخان ئەڵێت گەشتکردن پەیوەست نییە بە پارەوە و خەرجکردنی پارەیەکی کەمتر ڕێگای خۆی هەیە. لە جیاتی لە ئوتێل بێنیتەوە ئەتوانین لە هۆستڵ بێنیتەوە هۆستڵ وەکو داخلی وە خواردنیش لە جیاتیە بچین بۆ ڕێستورانتە بەناوبانەکان نەتوانین لەسەر عەرەبانە و فاستفودەکان نامخۆین وەکو چۆن لای خۆمان لای مزگەوتی گەورە هەیە. بۆیە باشتر لە جیاتیەوە ئێمە هەوڵی ئەمریکا بین چین بۆ سریلانکا یا ئەگەر بمانێ بچین بۆ لەندەن بچین بۆ هەندستان لە جیاتی دووبەی بچین بۆ کەمبۆدیا لە جیاتی ڕۆما بچین بۆ ئەسفەهان و شیراز. لە ناوڕاستی جەنگی داعشە کاتێک کە گەشتمە کرد ئەنوت خەڵکی کوێموت کوردستان ئەکسەرانوت پێشمەرگە ئەزانین کوردستان لەکوێیە ئەیتر ئەوە شتێکی زۆر خۆش بوو ینی بەرەبەرە خەڵک چاوی ئەکرێتەوە و ئەزانێ کە کوردستان کوێیە و خەڵکەکەی جیاوازە لەگەڵ شوێنی ترە. ئەو مەبەستێتی ئەو بانگەشەیە پێچەوانە بکاتەوە بۆ خراپی پاسپۆرتی عێراقی بە ئەنجامدانی گەشت بۆ 100 وڵاتی جیهان. ئێستا ئەو شارەزای کولتور و زمانە جیاوازەکانی دنیا بووە و دنیابینیەکی تایبەتی هەیە بۆ ئەو شتانی لە گەشتەوە فێری بووە. دوای گەشتکردنیش بۆ دەرەکەوێت کە سیاست چەند شتێکی قێزەوەنە بۆ دەرەکەوێت کە ڕەگەزپەرستی شتێکی زۆر خراپە لێبوردەیت زیاترە بێ خەڵکی جیاوازت زیاتر پێقبوڵە بێت. گەشتکردن باشترین فێرگەی بێ دیوارە لەبەرەوەی ئەو شتانی کە لە گەشتکردن ئەیبینیت قەت لە خوێندن یا لە زانکۆ قەت وەری ناگریت. لە ئێستادا بەدرخان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ژمارەیەکی زۆر هەواداری هەیە و ئەوان بە بەردەوامی چاوەڕێی ئەو ڤیدیۆ و چیرۆکانە ئەبن کە ئەم گەڕیدە گەنجە بڵاوی دەکاتەوە لەسەر ئەو ڕووداوانەی لە کاتی گەشتدا دێنە ڕێگای. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی.